سڵاو قوتابی خۆشەویستەکان ئێستا باسی شیر خواردن دەکەی یان سوودەکانی شیر. شیر زۆر سوودی هەیە بۆ ئێسک، بۆ ددان، بۆ پیستی مرۆڤ، بۆ گەشەکردنی مێشکیش. و هەروەها شیر چەندێک پێک هاتووە لە چەندێک ڤیتامین و پرۆتین و بڕێک لە ئاو و هەندێک چەوری لەگەڵ کالیسیۆم. کالیسیۆمیش تێدایە. اینجا ئاگاتان لێبێ شیر کە مەسەلەن لە بۆ نمونە لە مارکێتەکان وەکو ئەوانە ئەیکڕن، ئاگاتان لێبێ سەیری ئەکسپایرەکەی بکەن. ئەگەر ئەکسپایر بێت واتە هیچ ئەو سوودانەی باسمان کرد تێیدا نییە. بۆیە پێویستە ڕۆژێ یەک کوب شیر بەتایبەت لە بەیانیان بخۆین. ئەوەی پرسیار لەسەر ئەم بابەتە هەیە چێە؟ بەڵێ پێم. مامۆستا ئەگەر مەرمان نەبێت چۆن دەتوانین لە ماڵەوە شیر بخۆین؟ دەتوانین بچی لە مارکێتەکان بیکڕیت. چێدی پرسیارەیە؟ بەڵێش نییە؟ ڕۆژێ چەند جار شیری بخۆینەوە؟ ڕۆژێ یەک جار. باشە وەکو وتمان چەندین سوودی هەیە بۆ مرۆڤ. باشە بۆ شیر، باشە بۆ نەشکانی ئێسکی مرۆڤ، یعنی پارێزگاری دەکات لە شکانی ئێسکی مرۆڤ. زۆر سوپاس قوتابیە خۆشەویستەکان بۆ وانەی ئەمڕۆ لە بابەتی شیر خواردن. هیوادارم سوودتان لێ ببینی. بەخێرەتنتان دەکەین مامۆستا گیان، خۆت و تەڵەبەکانت و مەکتەبەکەتان بەخێر بێن سەر چاوان. هیوای سەرکەوتنتان بوو دەخوازین. یانەی ئەسب سواری هەولێرە دوو بەشی سەرەکی پێک دێت، بەشی کڵاپ و بەشی پێشبڕکێ. ئێستا بەشەکان هەمووان پێکەوە بەسەر دەکەینەوە. ئێستا لە بەشی کڵاپ دەست پێ دەکەین. ئەگەر خۆت و قوتابیەکان ئامادە بن فەرموون لەگەڵمان با بچین. مامۆستا گیان ئەوە سەیدەلە ئەسپەکانە. سەیدەلە ئەسپەکان لە دەرمانی ئەسپەکان و عیلاجی ئەسپەکان هەمان پێک دێت. ئێستا چەند ئەسپمان هەیە، هەموویان مەلەفی خۆیان هەیە لێرە. هەر ئەسپە و مەلەفی خۆی و ناوی ئەسپەکەی لەسەرە و چ عیلاجێکی وەرگیرە، چ نەخۆشیی بووە پێشتر هەمووی لە مەلەفەکەی سجل کرایە. ئەوە سەیدەلەکەیتە لێرە جێی عیلاجەکەیتە. ئەگەر تەماشاکە ئەوە هەموو عیلاجی ئەسپەکانە. ئەوە هەمووی لێرەیە،
هەموو عیلاجی ئەسپەکان لێرە لەناو ئەو سەیدلەیە ئەوەش سەلاجەکەیە لە بۆ هەندێک دەرمان پێویستی بە سەلاجەیە هەمووان لەناو سەلاجەینە ئەو غورفی سەرجەکانە سەرج و لغا و باندج و ئەوانە هەمووی تێدا ئەسپەکان لێرە کردە بێش ئەوەی بچنە ناوقەعی لە بوو ئەوەی مشتەرەکە سواربی لێرە سەرجی دەکەین کورتانی دەکەین و باندجی لێ بوو دادەنین و دەیپێچین اینجا دەچیتە قاعەکە ئەم بەشی ستەبلەکانە ئەسپەکانی یانە کە 26 ئەسپە لەگەڵ ئەسپەکانی مشتەرەکەکان کە 11 ئەسپە هەمووان لێرن ئەسپەکانی یانەکەمان لێرە لە بوو مشتەرکەکانی خۆمان ئەوانە دێن لە ئەسپ سوار دەبن ئەسپی خەڵکیش لێرە بەخێو دەکەین بە مانگانە هەر یەکێک بێوێ دەتوانێت ئەسپی خۆی لێرە بینی هەر کاتێک ویستی دێ لە ئەسپی خۆی سوار دەبی و ئەوە دەکات و ئەگەر بتانەوێش ئەنگۆش دەتوانن ڕۆژانە هەر کاتێک بتانەوێت دەتوانن بێن سوار بن ئەسپی گچکەمان هەیە و ئەسپی گەورەشمان هەیە لە بوو مناڵانمان هەیە لە بوو گەورانمان هەیە هەر کاتێک بتانەوێت دەتوانن بێن سوار بن هەر لەم بەشە مامۆستا گیان حەماممان هەیە حەزەکەی بچین تەماشای بکەین ئەوە حەمامی ئەسپەکەیە لێرە سەرەکەی دەشون قاوێن دەکرێتەوە کە تەواو بوو لێرە اینجا جیازێکە ئەم جیازەیە ئەم جیازە زیاتر لە بۆ میکروب و نەرمکردنەوەی ئەسڵ بە جفاف بوون ئەو شتانە بەکاردێ لە دوای غەسەل دەچێتە بن ئەم جیازە تقریبان 10 دقیقە چارێکێک بە پێی پێداویستی ئەسپەکە لێرە ئەوە دەکات وشک دەکرێتەوە لە بوو میکروب لە ناو جەستەی دەکوژرێ بەڵێ کافتریامان هەیە ئەوە ئایدی کلاپە لە دوای ئەوەی پێشبڕکێ دێ پێشبڕکێکە هێشتا نەکرایتەوە تقریبان سەتەنواتی تاوبە بەس ئەویش ئینشاڵڵا لە مستەقبەلێکی زوو دەکرێتەوە ئێستا ئەو بەشەی دەبین ئەوە دوور کلاپە ئەو دوور ئەرینا کە ئەگەر لێرە حەزیان لێبی زیاتر لە بەشە و لە هاوین بەشە و لێرە تەمرین دەکەن ئەگەر نا زیاتر بەخۆی زۆرتر هەر لە قاعەکە دەکەن حەزەکە ئێستا بچین تەماشای قاعەکەی بکەین ئەستا ئەو بەشە دەچێنە جێی قاعەی ئەسپەکان لێرە هەموو تەمرینەکان هەموو فێرکردنێک هەموو قەفزێک لەم قاعە دەکرێت یعنی ئەگەر ئەنگوو بتانەوێ فێرە ئەسپ سواری بن فێرە قەفز ببنە لاعیب دەبێت لێرە دەست پێ بکەن ئەنگوو لێرە جێی ئەوەیە کە هەموو لاعبێک هەموو یاریزانی دەبێت لێرە دەست پێ بکە لەم قاعەکە مەدەربتان لەگەڵە لە ئەسنای تەمرین مەدەرب تەمرینتان پێ دەڵێ خەتوە لەگەڵتان دەبێت لە ئەبداونی تا دەگات تروت و کانتەر و ئەوانە هەمووی لەگەڵتان دەبێت ئێستا قاعەکەی ببینن بە چاوی خۆتان زیاتر شارەزا دەبن ئەوە ئین دوورەکەیە لێرە هەموو تەمرینەکان و ڕاهێنانەکان و فێرکردن و دەورات و هەموو شت لێرە دەکرێت لێرە مدەرب هەیە مدەربمان هەیە لەگەڵتان دەبێت خەتوە لەگەڵتان دەبێت لە ئەبداونی دەست پێ دەکا هەتا دەگاتە تروت و کانتەر و قەفز و یعنی هەموو شتێک لەگەڵتان دەبێت و ئەسپیش ئاژەلێکی یعنی ئاژەلێکی زیاتر ئەوەیە زیاتر هادوء و نەرمە ئێستا دەبینی ئەو هەموو شتەمان دروست کردیە یعنی ئەوە لە بۆ قازانج نییە هەدەفی سەرەکیمان هەدەفی خاوەنی مەشروعەکە ئەوەیە خزمەتێک بە شاری هەولێر و کوردستان بکە ئەگەنا بە 10 ساڵی تر و 20 ساڵی تریش ناگەینە ئەو پارەیەکە لێرە سەرفمان کردووە هەموو چیە لە بوو خزمەتی شاری هەولێر و خەڵکی کوردستانە یعنی هەموو هەدەفەکە ئەوەیە هەدەفەکە ڕبح نییە چونکە ئەتو ئەگەر تەماشاکە بەس تەماشاکە بە 20 ئەسپی 100 ساڵی تریش ئەو پارەی دەرناینەوە لەو مەشروعەمە سەرف کردووە بەس هەدەفەکە لە بۆەوەیە چونکە وڵاتمان پێویستی پێیتی وڵاتمان شتێکی وای نییە خاوەنی شەریکە ڕەئس ماڵەکە ئەو شتەی کردووە دەبێت ئێمە هەموو سواسی بکەین و دەستخوشی بکەین کە شتێکی وە لە بۆ شاری ئێمە کردووە و دەبێت بیپارێزین و احتیمامیش پێ بدەین
تا هەر کەسێک پرسیارتان هەیە دەتوانن پرسیار بکەن لەسەر یانە و لەسەر ئەسپ و لەسەر هەر شتێک. پرسیارەکەی منەوە بوو ئێستا ئەو مادەی لێرە بەکارهاتیە دارەکە لەگەر خۆڵ ئاساییە هەر بۆ هەستیان. بەڵێ ئەو مادەکە نەدارە نەخۆڵە ئەوە سێ مادەیە ئەوە یەکەم تشت لمە قومی ئەوەیە قومی سەحرایە لەگەل فایبەر لەگەل سلیکا. فایبەر و سلیکاکە لە ئەڵمانی هاتیە قومەکەش لە بیابە هەندێکی لە تورکیا هاتیە هەندێکیش لە بیابانی ئەمبار هاتووە. ئەوە هەرسێکیان وەکو ئیسفەنج لێ دێت هەم لە بوو پێ ئەسپەکەی باشە هەمیش لە بۆ ئەوەی لەسەر خۆنەکە لە ئەسپی بەربێتەوە لە بۆ ئەوش عەزیەتی پێناگە. باشە پرسیارێک بێ زەحمەت ئەو ئەسپانە کە دێن بەڵێ زیاتر لە دەرەوە دێن یان خۆماڵی یان زۆر چ وڵاتە زۆر بەناوبانگە لە ئەسپان. بەڵێ خۆی وڵاتی دایک هی ئەسپی ئەسپ لە هەموو جێکە بەس وڵاتی دایک ئەوەی زیاتر پێ احتمال بە پێشبڕکێوانە دەدا بریتانیا. ئەسپەکانیان یعنی ئەسپەکانی ئەوروپی هەیە ئەسپی عەرەبی هەیە دەتوانین برین ئەسپی شیمالی و ئەسپی جنوبی هەیە. ئەسپی شیمالی گەورن کە وەکو ئەسپەکانی من هەمووی لە ئەڵمانیا و هەنگاری هاتوون. ئەسپی جنوبی زیاتر پێ دەرین ئەسپی عەرەبی ئەوانەدا. ئەسپەکانی مە خۆماڵی نین هەمویان لە ئەڵمانیا و هەنگاری هاتوون هەمووشیان خاستن لە بوو مەکتەب یعنی تعلیم دراینە ئەکادیمینە دەزانن کو ئیشەکەی بکەن وەکو ئەسپی بەڕی نییە لۆشکە و لەق و گەز و ئەو شتانە بکە. ئەسپەکانی مە هەمووی ئەکادیمیە خۆماڵی نییە نەخێر. ئەسپی خۆماڵی لە بەم ئەم ئیشە بەکار نایە ناتوانین بەکاری بینین. تا چەند خەڵک دێلەوە فێربوونی ئەسپسواریان لە بۆ بینینی نمایش ئەسپسواری. بەڵێ بەڕاستی ئەسپ سواری خۆی هیوایەتە لە بوو جیلێکی خاصی کۆمەڵگایە یعنی وەکو مۆڵێک نییە هەر کەسێک بێ بچتە ژوورێ نەخێر ئەسپ سواری وانە ئەسپ سواری لە بوو جیلێکی تایبەتی کۆمەلگا تاتوانین برین جیلێکی بەرز ئەو زیاتر هیواتە ئەوەی هیواتی هەبی و ئیمکانیاتی هەبی ئەوانە دێن هەموو کەسێک نایێت چونکە هیواتە یعنی زیاتر لە بوو بەشێکی خاصە یعنی جیلێکی خاصە یعنی لەوانە عەدەدیشیان کەم بی خاستن لە کۆمەلگای ئێمە. قوتابیانی بەڕێز و خۆشەویست ئیمڕۆ لەگەڵ قوتابی بەڕێز عرفەرات عەبدوڵڵا پۆل یەکەمی بنەڕەتی لە قوتابخانەی کلێڤەر. زۆر سپاس دەکەین ئارا لە پۆلی یەکەمی بنەڕەتی دەخوێنی کتابتان تەواو کردیە پۆلی یەکەم؟ بەڵێ جا ئێستامە هەندێک پرسیار لێ دەکەین ئارا لە پۆلی یەکەمی بنەڕەتی بەڵام دواتر دێنە سەر قۆناغیشتر کە خوێندنەوەی کوردی پۆلی دوی بنەڕەتێ دواتریش دێنە سەر پۆلی سێ بنەڕەتی دەبی ئەو بابەتانەمان هەموو لۆ بخینەوە ئامادەی؟ زۆر باشە دێنە سەر بابەتی یەکەم کە لە پۆلی یەکەمی بنەڕەتیە خوێندنەوەی کوردی ئەو بابەتەی ئێستا لەسەر شاشەیە ئارا دەتوانین بۆمان بخوێنیەوە؟ فەرموو ئارا. پەری قەیماق
قەیماق زۆر باشە. بەیانیان شیر و نان و قەیماق دەخوات. قەیماق لە شیری گامێش دروست کراوە. دووبارە دەکرێت. زۆر باشە. بەرهەمەکانی شیر بۆ گەشەی لەش پێویستن. زۆر باشە. ئارا ئەو بابەتی خۆی تۆ تەمەشایەکی بکەوە دیسان سەیریکە باسی چ دەکا خواردنەکە چییە؟ دەڵێ پەری بەیانیان قەیماق و نان و شیری دەخوات. زۆر باشە زۆر باشە. بەیانیان خواردنی قەیماق باشەوە نێ یەکێکە لە شیرەمەنیەکان وایە بەیانیان نان بخورێت باشترە. ئارا قوتابیکە هەڵدەستی بە تایبەت پۆلی یەکەم شەوان کە دەنووی دەبێت زوو بنوین وانە کە زوو دەنوین دەبێت زوو شەستین ڕاستە خۆ بینە قوتابخانە دوای ئەوەی خۆمان گۆڕی نان نەخۆین باشترە یاخود دەبێت لە ماڵەوە لەگەڵ دایک و باوکمان نان بخۆین ئەو چی بین کام باشترە؟ نانی دایک و باوکمان نانی بخۆن بێنە مەکتەب. زۆر باش. ئەتو نان دەخۆی بەیانیان؟ بەڵێ زۆر باشە چونکە ئەگەر نان نەخۆی بێ قوتابخانە لە پۆل دانیشی دوا هەست بە برسیبوون دەکەی ئاگات لە دەرسەکەی نامینێ ئاگات لە مامۆستاش نامینێ وایە؟ زۆر زۆر باشە. ئارا دێنە سەر پۆلی دووەمی بنەڕەتی خوێندنەوەی کوردی دەتوانی بابەتمان بۆ بخوێنیەوە؟ زۆر باشە. ئێستا مامۆستا بابەتەکەی دەوی پۆلی دوو بۆمان بخوێنەوە و پەلەژمەکە باشە. ئارا هەموو کار دەکەن دەتوان بخوێنیەوە؟ فەرموو. هەموو کار دەکەن لە کێڵگای مامزۆرە گایەک مانگایەک مراویەک بەس دەنگت کەمێک بەرزکە دەنگت بەرزکە ئەوەیان بخوێنەوە لێرە دەنگت بەرزکە. مریشکێک و کەڵەشێرێک هەبوون. کەڵەشێرەکە بەیانیان زوو دەچوە کەڵەش ئەوەی بخوێنەوە ئەم وشەیە. کەڵەشێرەکە بەیانیان زوو دەچوە سەر بەرزایی بە دەنگی بەرز دەیخوێن قوقوقو لە خەواستن زوو بە زوو مراویەکە دەیوێت غاگ 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 با بچین بۆ ناو ئاوی پاک. مریشکەکە دەیوێت گار 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 ئێرکان دەکەین بەبێ ژمار. جوزەڵە دەیوێت جیو 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 گا دەیوێت جووت 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 با بچین بۆ کێڵگا بە زووت. مانگا دەیوێت ئەو شەیە دووبارەکەوە. مانگاکە دەیوێت دۆش 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 کابان تۆش وەرا بم دۆش. زۆر سپاس دەکەین ئارا. ئارا مریشێک فەرخەی دەکەن هێلکە؟ هێلکەی دەکەم. هێلکەی دەکە. هێلکەی مریشکت خواردیە؟ بەڵێ. بە کوڵای یان لە ڕوونی؟ هەردووچ. چیهانیان خۆشترن؟ کوڵایی. بە کوڵایی. هێلکە هەیە دوو زەردێنیان هەموو یەک زەردێنێ هەیە دوو زەردێنی تێدابی زەردێنە خڕەکە؟ بەڵێ. ئەویشمان هەیەوە نیە هەندێک جار دوو زەردێنی تێدا زۆر خۆشەوە نیە؟ دەستەکانت خۆش. لەو بابەتەی کە خوێنتەوە ئارا مراویەکە چی دەگوت؟ مراویەکە سەیرێکیکە سەیری شاشەکە مراوی چی دەگوت؟ دەیگۆ غاگ 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 با بچین بۆ ناو ئاوی پاک. زۆر زۆر باشە. ئەدی جوجەڵە چی دەگوت؟ دەیگۆ جیو جیو جیو. زۆر باشە. جوجەڵە دیتێ گوچۆکە زەردەکان؟ بەڵێ. جوجەڵە دیتێ جوجەی گچۆکان؟ بەڵێ. با بلۆی نەکری قەت؟ لۆت ناکرێت. باز دیتێتم. لە چێ دیتیە؟ ماڵی پۆرم هەیەیان بوو دیتێتم. مارە پورت تیان بوو؟ بەڵێ. یەک قلیان هەمویان زۆر؟ سێ قلیانە بوو قلەچیان لێ خورا. چی خواردی؟ پشیلە. پشیلە؟ بەڵێ. پشیلە هەیە لە ماڵان وەنیە زۆر جار ئاگامان جوجەکان دەخواتن وەنیە؟ بەڵێ. ئەدی دووەکەیت کە مایە گەورە بۆ چیان لە یاتێ دوو جوچکەکەی؟ گەورە بووینە. بووینە مریشکیان مایتیان هێشتا؟ هێشتا نمایە لە ماڵیان. ئەی چیانەی کرد؟ نازانم. ئەدێ تو با نەگوتە توش لۆم بکڕە لە ماڵە لۆ خۆت بەخێویان؟ گوتیتم بکڕە بەس ناکڕێ. لۆ ناکرد جوچکە جوانە هەتبی لە مارە وەنیە دانی دەدەی نانی دەدەی وەنیە؟ بەڵێ. پێی برێ برێما بە ئەوە هاوین داهات نوانزیی هاوینە ماوەشکە لۆم بکڕە باشە لۆت دەکڕی باشە؟ بەس زۆری مەکڕە دوو قڵ سێ دانە بەسە وەنیە؟ بەڵێ. جوچکە خۆشە هەتبی وەنیە دەنجی دێ سمێنان هەردەستی وایە؟ بەڵێ. زۆر زۆر باشە. ئارا دێنە سەر خوێندنەوەی کوردی پۆلی سێمی بنەڕەتی دەتوانین بخوێنیەوە بابەتەکە؟ بەڵێ. بەسەر چاو. یەکێک لەو بابەتانت بۆ هەڵدەبژێرین ئارا کە لە پۆلی سێمی بنەڕەتی خوێندنەوەی کوردیدا هەیە.
بۆمان بخوێنەوە بەڵام قەلەی لێ مەکە لەسەر خۆ باشە ئارە بەڵێ فەرمە ئارە کۆتر و مێروولە جارێکیان کۆترێک بۆ ئاو خواردنەوە لەسەر کەناری ڕووبارێک ڕاوەستا بوو چاوی بە مێروولەیەک دەکەوێت کەوتۆتە ناو ڕووبارەکەوە خەریکە بەخنکێ کۆترەکە دەڵی بە مێرو هەژارەکە سوتا چرکەدارێکی بۆ هاویش تا خۆی پێوە بگرێتەوە مێروولەکە سواری چیلکەدارەکە بوو لە خەنکان ڕزگاری بوو زۆر سوپاس کۆترەکەی کرد پاش ماوەیەکی کەم کۆترەکە بۆ سەردارێکی نزیک ڕووبارەکە هەڵفڕی ڕاوکەرێک چاوی پێکەوت ویستی ڕاوی بکات بەڵێ ئەگەر بوەستی بە شێشتریشمان بۆ بخوێنەوە زۆر باشە مێروولەکە دیتی ڕاوکەرەکە دەیەوێت کۆترەکە ڕاو بکات لە دڵی خۆیدا گوتی ئەو کۆترە منی لە خەنکاندن ڕزگار کرد پێویستە منیش ئەو ڕزگار بکەم پاشان مێروولەکە خێرا خۆی گەیاندا ڕاوکەرەکە توند لاقی گەست ڕاوکەرەکە ئاوڕی داوە و ئەو شێمە دووبارەکەوە ئاوڕیدایەوە و ئاگای لە کۆترەکە نەما ئاگای لە کۆترەکە نەما ئاگای لە کۆتر نەما ئافرین زۆر باشە لەو کاتەدا کۆترەکە هەڵفڕی لە پاداشتی ئەو چاکەیە کە لەگەڵ مێروولەکەدا کردبوو لە مردن ڕزگاری بوو لە مردن ڕزگاری بوو لە مردن ئەو شێمە ڕزگار بوو زۆر باشە ڕزگار بووی لەگەر نیە ڕزگار بوو ئەم بابەتە باسی چی دەکاتن ئارە باسی دووشتمان بۆ دەکا یەکێکیان چییە بەڵێ باسی چی و چی دەکاتن باسی مێروولە و کۆتر دەکات زۆر باشە باسی مێروولە و کۆتر دەکا ئارە قوتابی خۆشەویستەکان ئەم بابەتە باسی ئەوە دەکا کە کۆترێک لەگەڵ مێروولەیەک هەردووچیان یارمەتی و هاوکاری یەک دەدەن ئەوەش مانای ئەوەیە دەبی ئێمە لە ژیانی خۆماندا لەگەڵ هاوڕێکانمان لەگەڵ قوتابیەکانمان یارمەتی یەکتری بدەین وەنیە ئەوڕۆ ئەگەر تو یارمەتیوی دەدەی سبێنێ ئەو یارمەتی تو دەداتەوە ئەگە یارمەتی نەدە یارمەتی نادا بەس ئەگەر ئەو یارمەتیدا ئەویش یارمەتی دەداوە نیە کەوا بۆ هەموو کەسێک لە ژیانی خۆی پێویستە سوود لە برادر و هاوڕێکەی خۆی ببینێ وەنیە ئێمە سوودیان پێ بگەین وەبی ئەوانی سوود بێمە بگەینەوە باشە کۆترەکە لە کۆتاییدا مردیان ڕزگاری کرد مێرووەکە یان فڕی لۆ خۆی فڕی مێرووەکە ڕزگاری کرد زۆر باشە بۆچی مێروولەکە کۆترەکەی ڕزگار کرد چونکە پێشتر کۆترەکە مێروولەکەی ڕزگار کرد لەناو ئاوەکە ئەی ئافرین لەناو ئاوەکە خەریک بوو بخنچێوە نیە بەڵام ڕزگاری کرد ئەی چێ ویستی کۆترەکە بکوژێ ڕاوکەرەکە ئەمە دەبێت کۆتر بکوژینیان نا کۆتر چۆلەکە دێتە سەر ماڵەکان سەردارەکانمان پێویستە بیکوژنیان لێی گەڕێن لۆ خۆیان بڕۆن لێگەڕن با بڕۆن نابێ بیان کوژنوەنیە ئەوانە باڵندان لۆ خۆیان وەنیە هیچ زیانیان بۆی من نییە زۆر سپاس دەکەین دەستەکان خۆش ئارە کە خوێندنەوەی کوردی پۆلی سێمیشت بخیندەوە ئارە ئێستا دێنە سەر تەختە دێنە سەر ڕێنووس باشە فەرموو بنووسە کۆتر کۆتر مساحەکە لەوێ بخێنن زۆر باشە مساحەکە لەوەیە زۆر باشە ڕاکەی گەورەکە هەندێک گەورەتریکە بیهینە خوارێ باشە هەمی ڕەشکەوە زۆر باشە ناتەواو بەس ڕەشیکەوە هەمی ڕەشکەوە زۆر باشە ماڵی چێ بوو کە گوتت با بە دەستت بە لە دەستت بگرە مساحەکەی لە دەست بگرە ماڵی چێ جوچکیانە بگوتە سێ جوچکیان هەیە ماڵی پۆرم بنووسە ماڵی زۆر باشە ماڵی پورم زۆر باشە مساحەکەت لە دەستبی هە لە دەستبی مساحەکەش لە دەستبی کوڕەکەم باشە پورم
تەواو جوجەڵەیان هەیە قەلەیمەکە جوجەڵەیان هەیە دەستت برنکە هەندێک دەستت برنکە دەستت برنکە جوجە جوجەڵیان هەیە جوجەڵە جوجە جوجەڵە زۆر باشە جوجە ڵا لا یا زۆر باشە یان هەیە هەیە جوجەڵیان هەیە بەڵێ جوجەڵیان هەیە زۆر باشە زۆر باشە بنووسە چۆلەکە زۆر باشە بنووسە مریشک بنووسە هێلکە هێلکە زۆر باشە دەستەکان خۆش سپاس دەکەین ئارا فەرمودانیشە زۆر سپاس بۆ قوتابی ئارا فەرهاد پۆل یەکەمی بنەڕەتی فەرمودانیشە دەستخۆش Shang